ئامۆژگاری کردنمان بۆ باوکان. خی گەورە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ ئەیها الذین آمنوا قوا أنفسكم وأهلكم نارا وقودها الناس والحجارة عليها ملائكة غلاظ شداد لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. خی تعالی فەرمێ ئەی مسلمانان، ئەی ئەو کەسانەی باوەڕتان هەیە، خۆتان و ماڵ و مناڵتان لە ئاگرێک بپارێزن کە سوتەمەنیەکەی ئینسانەکانە کە ئەخرێنە جەهەنەم لەگەڵ بەردە، ئەوانە ئەبنە سوتەمەنی ئەو ئاگرە. بەردی کبریتی ئەبێتە سوتەمەنی ئاگری جەهەنەم. ئەفەرمێ مناڵەکانتان بپارێزن، خۆتان و ماڵ و مناڵتان بپارێزن لەو ئاگری جەهەنەمە کە مەلائیکەیە لێکانە بەسەریەوە، بەزەیان نییە، ڕەحمیان نییە، کڕن لاڵن کوێرن، هیچ نابینە لە تەعزیبدان زیاتر. ئاگاتان لێ بێبراینە. مناڵیش وەڵڵاهی هەر لە ئەوەڵها حینی مەکتەبێەوە ئیتر ئەو مناڵە یعنی بەڕاستی ئیتر کاتێتی بۆ ئەوی تو پەروەردەیکەی لەگەڵ مەکتەبەکان نابن، لەگەڵ مامۆسا و بەڕێوەبەرایەتەکان نابن بۆ پەروەردەکردنی مناڵەکانتان. جا ئەبێ ئێمە هەستکەین بە ماندووبوونی مدیری مەدرسەکان، مدیری تەربیەکان، مامۆسا بەڕێزەکان، ئەبێ هەستکەین بە ماندووبوونیان، ئەبێ دەستیان بگۆشین، دەستخۆشیان لێ بکەین، لە هەر شوێنێکا بینیانمان سەردانیان بکەین، ئەو پەڕی مەمنونی خۆمانیان بۆ دەرببڕین. مەڵێ مەجبورە معاش وەرەگرێ و مەجبورە هزار کەسێ معاش وەرەگرێ و گوێش ناداتە ئیشەکەی، پارەکە خاتە گیرفان هەر گوێشی پێ نادە. مامۆسایەکە خەمخۆر بێ کە دڵسۆز بێ، حەقە دڵسۆزیەکەی بنرخێنرێت، حەقە بنرخێنرێت، لە شوێنی خۆیان ڕێزی لێ بگیرێت، ڕێزی تایبەتی لێ بگیرێت. ئەبێت ڕۆڵەکانمان فێری ئەم ئاکار و ڕەوشتانە بکەین. ئەم ئاکار و ڕەوشتانە هەموومان ئەبێ مناڵەکانمان فێرکەین هەر لە ئەوەڵ ڕۆژی دەستپێکردنی مەکتەبەوە. یەکەم بەرامبەر مامۆسا ئەبێ مناڵ چۆن بێت. هەنێ مناڵمان بیستووە مناڵیشە، کاتێ مامۆسا تووڕە بۆتە گیانی، مامۆسا بۆ کەس نییە تووڕە بێتە گیان مناڵ بۆ کەس نییە تووڕ بۆی نییە، بۆی نییە. وەڵڵاهی من خۆم بۆ خۆم ڕاستە ئیسا هەندێک قوانین پیا بووە، خۆم بۆ خۆم ئەو مناڵەکە خستمە مەدرسەکەی تەواو ئیتر ئەو مامۆسا بۆی هەیە حتى آخر لحظاتی ئەدەب و پەروەردەکردن کە چەندێک قورسە لێدان بە ئەو پەڕینەکانی بۆی هەیە مامۆسا لێی بدە، بۆی هەیە ڕێز ئەوە من ڕێزیشی لێگرم لەسەرەوە، دەستخۆشیشی لێ ئەەکەم، بەڵام تر حەد و سنووری خۆی هەیە. مامۆساش قەت مەحەق ناکە ئینشاء الله، باوەڕ ناکە مامۆسا حەق تۆڵەی خۆی لە مناڵ بکاتەوە. شتی وان نییە، زۆر دەگمەنە، زۆر مامۆسا وا بێت مەسەلەن لە تۆڵەیە با لە مناڵ إلا أو من علي من هاريكي كردوة، أو من علي من اللاريكي تاية، أو من علي من غايب أبي حق ما مصالي ده، أو من علي من يا تربية جاني، أو من علي من مثلا وأنا كي واجبك جيب جناكات حق ما مصا تربية جاني. أي باشا ما مصا بوين بيت تربية كي بوي هي بيت تربية. احترامي ما مصا لها مكسيك زياترة أبيت بخرة السر هموانو دوهم برامبر بهاوري ومن على كاني مكتبي هاوري أبيت آدابي شون بيت شون احترامي نابيش مناڵ هەیە لە مەکتەب شت ئەدزێ، مامۆسا گیری کردە بەدەستەوە شت ئەدزێ، مناڵ هەیە خراپە ئەکا، مناڵ هەیە لاری ئەکا، ئەبێ ئاگامان لێ بێ. لە ناو قوتابخانە مناڵ ئەبێت تربیەتی چۆن بێت، ئەدەبی چۆن بێت لە ناو قوتابخانەیە، ئەبێ فێریان کەین چۆن ئاداب، چۆن هەڵسو کەوتکە، معاملە لەگەڵ بۆڕی قوتابخانە، لەگەڵ سەبوورەیە، لەگەڵ تەباشیرە، لەگەڵ ڕەحلەیە، چۆن لەسەری نەنووسێ، چۆن لە قەی دیوار نەنووسێ. ئەبێ هەموو قوتابخانە ئەبێ وا بزانێ قوتابخانە مقدسە لە لای مناڵ. قوتابخانە چۆن مزگەوت ڕێزی هەیە، قوتابخانەش ڕێزی خۆی هەیە، مزگەوتی دووەمی ماڵ ئێمەیە، مزگەوتی دووەمی ئێمەیە، مزگەوت بۆیە ڕێزی هەیە لەبەر ئەوەی ئاوا وانە ئەدرێتەوە بە خەڵکی. دەی قوتابخانەش ڕێز تایبەتی هەیە لەبەرەوەی وانەی تێ ئەدرێتەوە. پێشتر هەتا پێش 50 ساڵ بەلەیسە مزگەوتەکان قوتابخانە بوون، لەناو مزگەوتا دەرسەدرایەوە. ئێستا خوای گەورە کردێتی و ئێمە توانین بینایی تر بکەین و لەخوا بەزیابێ مناڵ تۆزێ دوور بخرێتەوە، قەڕەباڵقیەکەی عەزیەتی مزگەوتەکان کەم بدرێ، ئەبێ ئەو شوێنانیش ڕێزی لێ بگیرێ. پاراستنی پاکی و تەمیزی مناڵ زۆر مهمە. مناڵەکانتان بەرەڵا مەکەن ئیتر چۆن کەلپەلێ بکەنە بەر چی بن، چۆن پیسی زۆر ناخۆشە. مامۆسا ئەگەر ببینێتە لەبێ پیسە و پاکی و تەمیزی ناپارێزە تاقەتی نێ دەرزاتەوە. نەفسی مامۆسای شتێک ئەچێ. خواردن و خواردنەوە چۆن فێریان کەین مناڵ فێری ئادابی خواردن و خواردنەوە بێ، چۆن فێری کتێب و پاراستنی کتێب و پاراستنی پێداویستەکانی مەکتەبی ببێ، چۆن فێریک ئەوانە ضرورە فێریکەی. نابێ مناڵ سەیرێک بڕۆ تەماشای دەفتەرەکەی بکە، جار سەیری کە بزان لەم لاولەولا شتی نووسیە، پیسی کردووە، کتابەکەی عەزیەت داوە، ئەو کتابە ساڵێکی ترێکی تر تیای خوێنی.
هناكري او مناڵە هەر جاهر مناڵێک و نیتانی وەی ساڵ کتابی خۆی گشتی شڕ و هورکاتە ملێکە ئەی ساڵێکی تر کەس ئیسفادەی لێ ناکە بۆیە ئەبێ بەرگی کتابەکانیان بۆ بگرین کتابەکانیان بۆ تەنزیم بکەین مناڵەکانمان چۆن لەگەڵ کیا کات بەسەر ئەبەن لە غەیری مەکتەب لەناو مەکتەبە ئەوە باسمان کرد لە غەیری مەکتەبە لەگەڵ کیا کات بەسەر ئەبا ئەبێ مراقبەی مناڵمان بکەین کاتی سعیکردنی بۆ دیاری بکەین کاتی یاریکردنی بۆ دیاری بکەین ئەوە مەوزوعێکی زۆر مهمە یعنی دووبارە یەکەمەوە کاتی تەماشاکردنی تەلەڤیزۆن دیاری بکەین کاتی نووستن و خەوتن دیاری بکەین کاتی نان خواردن بۆ ماڵ دیاری بکەین هەموو شتەکانی ماڵ ئەبێ تەنزیم بکرێ براینە ئەوە دووبارە یەکەمە بۆیە لەبەر گرنگی ئەو کات دیاریکردنە با بزانی ئێستا مامۆساکان ئەتوانن بڵێن چی مناڵێ لە ماڵەوە کاتی بۆ دیاری کراوە ئەتوانن چونکە ئەو مناڵە دیارە لە مەکتەبیشە چالاک و زیرەکە ئەگەر مناڵ پێویستی بە یارمەتیدانی باوکیش هەبوو و دایکیش ئەبێ باوک و دایک یارمەتیان بدەن لە خوێندنە ئەگەر خۆتان نەتانزانی و نەخوێنەوار بوون بیان نێرن بۆ لای مامۆسایەک یان کەسێکی دراوسێتان یا کەسێک لە خوێندنە هین بوو بۆی دەرسیان بنەوە یعنی ئەوە ضرورە و پێویستە بۆ یارمەتیدانی مامۆساکان لە قوتابخانە